کارگەیەکی جلوبەرگ لە شاری لیڤیڤ لە ئۆکراین کاری خۆی لە دروستکردنی جلوبەرگی ژنانەوە بۆ دروستکردنی ئاڵای ئۆکراین بۆ داپۆشینی سەربازە کوژداوەکانی جەنگ و دروستکردنی جلی ژێرەوە بۆ گەرم ڕاگررتنی سەربازانی وڵاتەکەی لە بەرەکانی جەنگ گۆڕی. لیڤۆڤ ساپچین خۆی بە بازرگان و سەرپەرشتیاری کرێکارەکان دەناسێنێت و دەڵێت ڕۆژێک دوای هێرشی رووسیا خۆبەخشانە دەستیان بەکارکردن کرد و جلوبەرگ و کیتی پزیشکی و هەر شتێکی تر کە پێویست بێت دروستی دەکەن. ڕۆژی دواتر دەستمان باکارکردن کرد. یەکەم ڕۆژ شۆک بووین. نەمانتوانی لێی تێبگەین. ئەستەم بوو کاوێنای ئەو ترسانە بکەین کە ئێستا هەیە. ئێمە لەو ماوەیەدا یەک ڕۆژ پشومان نەبووە. ئەوە تووڕێی و بەهێزیە کە یارمەتیمان دەدات بەردەوام بین. У нас не було жодного вихідного дня за цей час. Ми старалися, як кажуть. خۆبەخشەکانی ئێرە هاوڕێ و پەنابەر و ناسیاوی یەکترن. ساڵی 2014 کە شەڕ لە هەرێمی دۆنباس دەستی پێکرد ئەمان دەمامک و پێداویستی فریاگوزاری سەرەتاییان بۆ سوپا دروست کرد. Одним з українців. هەز دەکەم بەشێکم لە ئۆکراین. من قوربانی نیم. من ئازار ناکێشم. پێویستە شەڕ بکەین. لەوانەیە ئەوە لە لەدایکبوونەوە لە ئێمەدا بوونی هەبێ. دایکم پەنابەرە لە پۆڵەندا. ئەو لە شەڕدا ژیاوە. ئەو لە کاتی کردە سەربازیەکەدا لەدایک بووە و ئێستا تەمەنی 82 ساڵە و دەبێت جارێکی تر بەو هەستەدا تێپەڕێت. При воєнних діях і тепер їй 82 роки, вона ще повинна це пережити. Ой, перепрошую. بەپێی ئامارێکی کۆمیسیۆنی نەتەوەگرتووەکان بۆ کاروباری پەنابەران لە سەرەتای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی ئۆکراینی لە ناوخۆی وڵاتەکەیان ئاوارە بوون. زۆرینیان لە شاری لیڤیڤن کە دەکەوێتە خۆراوای ئۆکراین و هاوسنوورە لەگەڵ پۆڵەندە.